إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. إيمان داراني خوشويست مسلمان بەڕێزەکان، پشتیوان بەخوا ئەمڕۆ باسی یاسایەکی تری یاسا قورئانیەکانەکەین کە ڕەسوول الله صلى الله عليه وسلم ئەصحابە و شوێنکەوتوەکانی لەسەر پەروەردە ئەکرد. یاسای ئەمڕۆمان یاسای ژمارە 5 ئەو ئاەتەیە کە خوای تەعالا فەرمێ وەقەد خاب من افترا. ئەمە یاسایەکی زۆر گرنگە بەڕاستی ئەو کەسانەی کە ئیفتیراءەکەن دۆڕاون، ئەو کەسانە کە ئیفتیراءەکەن دۆڕاون. ئیفتیراء لە زمانی عەرەبە واتە درۆ، واتە زوڵم، واتە شیرک. بەو سێ معنایە لە قورئانی پیرۆزە هاتووە. دەقی ئەم ئاەتە لە سوورەتی تاهایە ئاەتی 56 بۆ 62 لەوێ خوای تەعالا فەرمێ بالضبط، یعنی لە 61 لە باسی چیرۆک و بەسەرهاتەکەی ڕەسوولی خوا موسا عەلەیه السەلام لەگەڵ فرعونی تاغیە و لە سنوور دەرچوو. کاتێک ئەبێ بە جیدالیان، ئەبێ بە مناقەشەیان، بڕیارەدەن لە گۆڕەپانێکی گەورەیە لە بەردەم خەڵکیە بەرامبەر یەک بۆستنەوە. موسا عەلەیه السەلام موعجیزەکەی خۆی دەرخات و فرعون و جەماعەتەکەشی سحر و جادۆکانی خۆیان دەرکەن، بزان کێ سەرەکەوێ. قال موعدكم يوم الزينة وأن يحشر الناس ضحى. فرمووی موعدی ئێوە ڕۆژی جەژنە، ڕۆژی خۆ جوان کردنەوەیە و خەڵکی هەموو کۆ بکرێتەوە لە چێشتەنگایە. فتولى فرعون فجمع كيده ثم أتى. فرعون پشتی هەڵ کرد و ئەو ڕۆژە کە ڕۆژی مەوعیدەکە بوو، هەرچی دەست و دایرە و هێز و توانای هەبوو بۆ هەڵخەڵەتاندنی خەڵکی، بۆ فریودانی خەڵکی، هەمووی هێنایە مەیدان. قال لهم موسى، موسى عليه السلام پیانی وت وەیلەکم. کاتێ بینی طبعا ساحرێکی زۆری هێنا بوو فرعون، ئەم ساحرانە ئەیانویست موسا ببەزێنن، على ئەساس فرعون ئەیوت موسا ساحرە، ئەم دارەکە ئیکاتە ئەژدیهایە ساحرە، بێن ئێوەش بیبەزێنن. جا موسا پێشا پێی وتن وەیلەکم، فەرمووی وەیل و قوربەسەری بۆ ئێوە ئەی ساحرەکانی فرعون، لا تفتروا على الله كذبا. درۆ بە دەمی خواوە مەکەن، یعنی نەتانەوێت بە درۆ دینی خوا لەغو بکەنەوە. فيسحتكم بعذاب. دوای خوای تەعالا بە سزایەکی گەورە لە ناوتان ئەبا. وقد خاب من افترا. ئەوە دەقی قاعیدەکەی ئێمەیە. وقد خاب من افترا. دڵنیابن بەردەوام ئەوانەی ئیفتیراء ئەکەن، درۆ ئەکەن، شیرک ئەکەن، زوڵم ئەکەن، ئەوانە دۆڕاون. فتنازعوا أمرهم بينهم وأسروا النجوى. المهم يعني ئەوانش ئیشی خۆیانیان کرد و هاتنە بەرامبەری و موسا عەلەیه السەلام و
داوایان لە فیرعون کرد ئەگەر ئەوان سەر بکەون بەسەر موسا چیان بۆکە فیرعونیش بڕێ وعد و وعودی پێیاندا دوای ئەوان هەموو حەبل و دارەکانی خۆیانیان وەشان هەموو لەبەر چاو خەڵکی بوو بە ئەژدیها خوای تەعالا هەتا فەرمێ موسا تۆزێ ترسا فأوجس في نفسه خيفة موسى يعني زور جو سحر كان زور جو أبو زور بلام خوي تعالى فرمي موسى ما ترسو دارك الدوشين كدارك وشان بو أجدهاي كي جورة حمو حبل داركاني أواني هلو شاء بو ساحر كان زانيان أمي موسى سحر نية أواني يان زانية من سحر نية همويان شون السجدة أبو رب العالمين بس هاتك لشوني خويا هي إمام بس من ليلة وقد خاب من افترى أو ياسايك قاعديك هركس يقدروبك بيقمان أدور أجر مدتيكيش برو على سر دروكاني بتواني بو درويانا كاري خوي بك أدور أو تطبيقاتاني كإما لم قاعدة جرينجة قرآنية ووريا جرين شن تطبيقك باسكين يك لو أنا خوش يسكانم عينا كومل ساحر فيابون لحمو زمانيك شون ساحر كاني فرعون كاركاني فرعون يان جوانا كردو لبر شاوي خلق فرعون يان كردو بو خوا تا خلق خوايت بخوايتي فرعون رازي ببي بس سحري ساحر كان لحمو زمانيك بري ساحر هن للرقا عندنا لا حمو بواركاني جيانا بري ساحر هن جادو باز هن دەسڵات دارەکان دەسڵات دارە زاڵم مستەمکارەکان لە دڵ خەڵکا خۆشەوی سەکەنەوە حتا ئەگاتە حەدێ ئەیبەنە نزیک خوا پەنامان بدە لە هەموو زەمانێکە درۆکردن بەدەمی خواوە یەکێکە لە گەورەترین تاوانەکان بەڵکو نزیکە لە شیرک و کوفرەوە درۆکردن بە ناوی دینی خواوە ومن أظلم ممن افترى على الله كذبا كي هي لو استمكارتر به كافتراء بدمي خواب يعني درو بدمي خواب كبلي خوا وايود لسورة أنعام آيات نوتو سي بلي خوا وايود آخر زور جار أوتري خوا واي فرمو خواي تعالى لقرآن واي فرمو حتى جاري واحد وتوانا لقرآن واي فرمو روجي كان سات سردمي أنفالك بودواي أنفالك بچن مانگيك مامێکم تووشی نەخۆشیەک هاتبوو چەند ئامۆزا و کەسوکار و گەڕەکەکە هەمویان لەوێ کۆ بووبوونەوە هەندێک لە دراوسەکانیش بەس ئەنفال کراوە منیش تەمەنم ئەو کاتە 18 ساڵێک بوو ئابە و شێوانە یەکێک لەوانە لەو مەجلیسە وتی بە کەسێکی ئەنفال کرابوو وتی کاکە خوا قینیا لە کورد وتی خوا قینی لە کوردە هل القرآن أخويا جي إنا لعنا الأكلات سيرم كجواب ناداته كابراش نزيكيش 40 سال زياتر تمني أو كاتا حسيكي ناكرا مالي خو مانو نما زاني شي بهم دوباره كردوا يتربشتو ماما جان زحمت نبي لكوي أخوا وايوتو وتي تو شو زاني خو على قرآن وتيتي ايوت مش قرآنكم هنا أو كاتا هيتش نبو بخوا حتى ها قرآن إلى ماري إمابو هيتش نبو تم أو قرآن ومن هارها مهم خوندوته زوري شيم لبرو حزكم من نمبينيه حزكم أو هاتم في بيشاندي برايكي لما جلسة كدا نشتو بوت بوشيني دروكي أو وتي كاكا قرآن تشابي أزهري هيا تشابي نازانم كوي هيا تشابي توت قرآن أنواع وأشكاله وتم بابا قرآن يك قرآن وفي يوك حرفي زيادة نكريها أما يبون يبدو زنويان دروزنن إيوه بدمي خواوا قساكن يا شون يا وشتيك لين بدمي خواوا أجر بدمي هر كسيك وقصتان بكر ده جيجا لخواوا بيغمري خواوا من جوابتان من هذا والله طبعا درويان كرتي كان بينا بو ايتر مجبور هلصان هرميان وتربون وتيانا باوكم وتيان بوتشي تو و دي كركت مناكي باوكم شو تي كاكي وبدمي خواوا دروك من هزام تشي بليم اي اجر راسا كان فرمو بوي بدوزنوا هیچ چیان پێ نەبوو درۆکردن بە دەمی خواوە برا بە ڕێزەکانم یەکێکە لە گەورەترین تاوانەکە خوا وایوت زۆربەی ئەوانەی ئەیان بینن لە ڕاگەیاندنەکان قسە ئەکەن عەرەب و کورد زۆربەیان تەماشاکە وا درۆ بە دەمی خواوە ئەکەن زۆربەیان عەرەبی نازانن هەر نەک قورئان هەر عەرەبیش نازانن جا بێ ئینسانی مسلمان زۆر ئاگادار بێ و لەوەش خەتەرتر فتوادانە بە دەمی خوا و پێغەمبەری خواوە
خوای تعالی لقرآن پیروزه سورة عراف آياتي 33 فرمي قل إنما حرم ربي الفواحش ما ظهر منها وما بطن. خوای تعالی همو فاحشي حرام كردوه اوي باشكرا بكري واوي لجيرا وجيرو بكري والبغي وهروها ظلم واستم خوای تعالی حرامي كردو بغير الحق استم كردن بغير حق خوای تعالی حرامي كردو وأن تشركوا بالله وهروها شريك قراردان بو خوای پروردگار ما لم ينزل به سلطانا که هیچی لسر دانا بزاند بي خوای پروردگار وأن تقولوا امر قيمة بس مانا وأن تقصي لقل شي گناحي لك خوای تعالى باسيكا لقل داون بيسيا لقل ظلمة لقل شركة دعاء ويكسر أفرمي وأن تقولوا على الله ما لا تعلمون. يعني قصير كان بدمي خواو كشعر زايتان لينيا براينا السير كان خلق أمرو چيا كا بدمي خواو چند درو أكا بدمي خواو شعر زاي شيتانية من وان بياته طاقتي فيسبوك وانترنت وما نماو أمن درو أبي سم أمن درو أبي سم قيوم خريكا كر أبي كسيش دناكا كسيش ناتوان دفاعك درو كردن بدمي خواو فتوادان بدمي خواو زور خطره بصريحتر خوای تعالى أفرمي لسورة نحل آياتي 116 ولا تقولوا لما تصف ألسنتكم الكذب هذا حلال وهذا حرام. خوای تعالى أفرمي كر آقاتا لزمان يخوتان بي درو مكة ما لأن خوتان أما حلال وأما حرام بدمي خواو تفتروا لتفتروا على الله الكذب يعني درو بدمي خواو أكن بنامي خواو درو أكن إن الذين يفترون على الله الكذب لا يفلحون. براسي اواني درو بدمي خواوا كان سرفراز نابد وامروش خوتان بينن درو كان زور زور نازام چيتان بباسك نازام لكيو باسيكم يعني اوانده زورن لونيه حتى تناند اهلي مزقوت حتى تناند يعني لنا واهلي مزقوتا يعني حرام وحلال وإتر وكيف خوان قصاكن اقان لزماني خوان نيه اقان لدمي خوان نيه وريانين مع العلم قسكردن لأبواب كان الشريعة لعقيدة وبرواور به لفقه الشريعة به لأخلاق الروج به لمعاملات به لحمو أمانة قسكردن بدمي خواوي يك قسيكي بچوك قورترين تاوانا أجر كافر تشنكا. إمام عمر رجل كان حكمك دا لباري موضوعك وكاتي أميري إيمان داران بو ألو كاتا كابرايا نوسي أي نوسي يعني فتواكان يعني وكو قانون شون هني رئيسي دولة النسرة وتي هذا ما أرى الله أمير المؤمنين عمر أما يا خوا يعني بشاني عمري كوري خطابي دا يعني خوا بي بشان داك أما بلي فرمي لا تقل هكذا وتي واملي بنوسى هذا يا بلي هذا ما رأى أمير المؤمنين عمر بن الخطاب بناي خوا قسمك بلي عمر وايبيني ملي خوا وايب عمر بشان دا بلي عمر وايبيني من أمر رأي خوما هي خوانية تو بناي خوا هنا بيا مكة. إمام مالك أفرمي لسردمي إيما وبيشيناني إيما كس حتى علماء قوركان نانا يورا بشتيك حرام يجبوها بيانو تايما حرامة نانا يورا هر ايانو أمامان بيا باشنية من زور جارت ما خزمتي مثلا هندي كتابو كبون من كتابي الأم إمامي شافعي زور عجائب مت إمامي شافعي زور مسائل هي نالي أما السنة أما فرزة نالي علي من وأزانم أما حتى جاري وايشتكم لو فرزة علي من وباشي أزانم علي من وباشي أزانم بويني كاتم الخوا دعاي أجر وعدرنا شو علي شافعي غلطي كردو تو بس أجر تو بلي خوا يعني بلي سنته يا فرزة دعاي بناي خوا وباسكري دعاي علي خوا راسي نكر نعوذ بالله علي بيغمر راسي نكر نعوذ بالله جابي زور زور آقامان لو زماني خومان بيبي كان خاطر خوا من نصيحتم بو گنجكان آقاداري زمان تان بن آقاداري زمان كان بن خلق كافر مكان خلق مبتدع مكان لخوتانو كاكا إيشانا إيشي علماء قوري بخوا علماء قوريش نائبرن خواني ليدن مقر عالميك آقاي لزماني خوين ما آخر إيسان دي كسي بداخل ورشي شي سبية جاري واهي هنديك لشريعات أزاني يعني لما نالك لقنج خراوتر لا حول ولا قوة إلا بالله بداخل عم عقل بو إنسان زور باشا عقل بو إنسان زور باشا بتايبتي عقلك كبترسيني الذين كيخوا يكي كتل تطبيقاتي أم قاعدة إخوة شيء سكان درو كردن بدن بيغمر صلى الله عليه وسلم أزانن لخطو بلي بيغمر وايو تشني خطرة بتايبتي بو أجر كسكا
طبعا زۆرینەی ئەوانەی درویان بەدەم پێغەمبەرەوە کردێ زۆرینیان ئەڵێن ئێمە نیەتمان باش بووە لەبەر ئەوەی خەڵک بترسێنین دەست کاتە نوێژکردن درۆیەکیان بەدەم پێغەمبەرەوە کردێ لەسەر نوێژ لەبەر ئەوەی خەڵک بترسێنین دەست کات نازام چی بکات درۆیەکیان بەدەم پێغەمبەرەوە کردە پێغەمبەر وای وتە درۆشەکەن جاری وایە درۆکە کابرا حیچ لە خۆیەوە قساکە یا لەبەر خاتری مەذهبێکی سیاسی ها کابرا تووڕەبوو ئەو ڕۆژە تووڕەبوو دوای ئەوەش داوای لێبوردنی کردمانە تووڕەبوو دەستی کردە کفرکردن من فلان حزب خوامە فلان حزب پێغەمبەرمە فلان حزب نازام چیمە ها جاری وایە لەو تووڕەبوونانە زەرامێ درۆشەکە ئادەم پێغەمبەر صلی الله علیه وسلم بەس ئەو کابرایە خوا ڕەحمی پێ کرد ئەگەر خوا تۆبەکەی لێ قبول کە تۆبەی کرد و پەشیمان بێت و ئەگەر خوا تۆبەکەی لێ قبول کە چونکە هەندێک جار ئەوانە تۆبەکانشیان قبول نابێت خوا پەنامان بدە جا لەسەر مەذهبی سیاسی یا سەر حزب بۆیە من ئەڵێم ئامان خۆتان بپارێزن لە حزب و لە مەذهب ئامان چون ئەم حزبە کوێرتەکە بۆیە پێوتێت تعسوبی حزب زان تعسوب یعنی چی یعنی پەڕۆیە بدەیتەبان چاوتە هیچ نەبینی ئیلا ئەوە نەبێ کە هاوەبان چاوتۆ ئیتر کوێرتەکە نایە لێ ئەم لا ئەولای خۆت ببینی نایە لێ حەق و نەحەق ببینی تعسبی مذهبی تعسبی حزبی ئەمە لە گەندەڵترین شتەکانە هەتا لێی دەرنەچیش نازانی هەتا لێی واز نەهێنی نازانی تۆ لە چی کارەساتێکا بوویتە ئیتر ئەمە وات پێکا درۆ بەدەم پێغەمبەرەوەکەی درۆ بەدەم خواوە ئەکەی بەداخەوە جا پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم لا تكذبوا علي ئەفەرمێت درۆ بەدەم منەوە مەکەن فإنه من يكذب علي فليلج النار شوني خوي لأجري جهنم آمادك من كذب علي متعمدا طبعا هم حديثنا همي بخاري ومسلم من كذب علي متعمدا فليتبوأ مقعده من النار أما إمام بخاري جمارة سطو حوت أو بيشو إمام بخاري جمارة سطو شش ولفظكه إمام بخاري وإمام مسلم جمارة يك وهروها لحديث كتاب غمر فرمي صلى الله عليه وسلم من يقل علي ما لم أقل فليتبوأ مقعده من النار هذا إمام بخاري وإمام مسلم يرنوه من روى عني حديثا وهو يرى أنه كذب فهو أحد الكذابين هل كسب دم من قصيبك وبزاني درويه بالراسي خويك يكل دروزنان بلام آقاتان ليه حديث درو كردن بدم بيغمروك ودرو كردن نيه بدم ملاتاركو ستو اتواني درويه بدم منو بكي اتواني درويه بدم كسي كترو بكي اما لوانيه هر درويه كدبو بجمير بلام درو كردن بدم يخواو بيغمري خواو يعني أدخات أجري جهنم وخوا بنامم ده يكي كتلة تطبيقاتي أم قاعدة وأم ياسايا خوش يسكانم أو حسادة ظلم مستميك لنا خلقها وأكا كابرا آماده درويك جورب ومقابلك هالبسي حسادة منافسة هي لقال يا مسألة أمش زور رودا أما بتايبت لنيواني هاو بيشكان أما الرودا أواني هاو بيشن بون من الدكتور لقال دكتورة آماده يك بختياني بولا بسي لبر خاطرەوەی سمعتی بشکێنێ من ئەمەم بینیوە یعنی حەز ناکەم ناو دکتۆرەکان بڵێم دکتۆرم بینیوە بختیانی زۆر گەورەی بە دکتۆرێکی تەواو بەستووە لە شارەکە دەری کردووە زۆربەی پیاوە بەتەمەنەکان ئەزانن باسی یەکەم هەر دەری کرد لە شارەکە دەری کرد لەبەرەوەی جێ بۆ خۆی خۆش بێت چونکە ئەو دکتۆرە خەڵک زۆر ڕۆیشتە لای و دەستی پاک بوو و تۆزێ سعری هەرزان بوو ئەمیش وە کەیفی خۆی هەروەها مەلا بەرامبەر بە مەلا یعنی دوور نییە منافەسەی حزبایەتی أما لا هلا حزبك هلا جروبك هلا مذهبك برامر بملاكيت آمادة دروي بهالبسي حمشتكي بيبكى لبر خاطر وي سمعتي بشكيني وأوش أمره للدنيا هي نك بس لكردستان بدأ أخوة يعني سمعة أجرين بناو فيديو ملايكة كلمة كدوزنو أي هنن يتر بلاوي كانوا يا هي أما هنن هي ملايكة هنن خنا بالي جاري وهي 50 ثانية فيديو كي من بلاو كراوتو لناو 50 ثانية كيان لبينا بينجا سكاني من براوة يسبون من وتم بون منا درباري مسائليك لناو أم متارق سيكم كرت أتواني أو قصاني منها هنديك لبينا ببري وبيكي تمسأليك توقو نكي دكتور عبد الواحد فقيري بيبكي بيكي بهرا بلي دكتور عبد الواحد تيتي كردستان بيروزنية حول ولا قوة إلا بالله دكتور عبد الواحد كي بايوتوا دكتور عبد الواحد كي أو زلامانته أو هموج يعني كردتا قرباني خلقي كردستان دكتور عبد الواحد رسالي فيديو كي باسي أواكا كبيغمبر صلى الله عليه وسلم كهجري كردوا كوتشي كردوا بو مدينة مكي بيروزي بجي الله مكة كبيروز ترين خاكي خوايا لسر زيويا بجي يلا لبر خاطري خوا ودينكي لبروي دينكي خوا دينكي سرخا لبروي دين داري بكا يخلقي خاكا بيروزكي خوي بجي يلا لبر خاطر مسائل سياسي چندها قائد و سرکردەی کوردستان لە ترسی گیانی خۆیان و
بۆ چوونەکانی خۆیانە کوردستانیان بەجێ هێڵاوان لە وڵاتانی تر لە سەردەمی حزبی بەعسا و لە سەردەمەکانی تریشە. یعنی تۆ چەندێ خاکەکەت پیرۆز بێ، خاک پیرۆزە، بەس ئەگەر مەسەلەیەکی شتێک هاتەبانە ڕۆحم کەوتە خەتەریات و یا مەسەلەن دینم کەوتە عەقیدەم کەوتە خەتەریات و مەجبورم خاکەکەم بەجێ بێڵم. بەس ئەو لەوێ بەراوردێکەکە بۆ ئەوی خەڵک بزانێ پیرۆزی مەکە چەند گەورەیە. باسی ئەوەیە کرد کە ئیسا کوردستان چەند پیرۆزە، بەڵام مەکە پیرۆزترە لە کوردستان لەبەرەوەی خوا پیرۆزی کردو. معنای ئەوە نییە کوردستان پیرۆز نییە، کوردستانیش پیرۆزە، هەموو خاکێکی سەر ئەم زەویە مڵکی خوایە و ماڵی خوایە پیرۆزە، بە تایبەت مزگەوتەکانی، بە تایبەت شوێنە پیرۆزەکان. یعنی مەقسەد دکتۆر ئەوە بۆ سەیرەکەی بڕیانە کورتیەکەنەوە ناحەزان. طبعا والله دکتۆر عەبدولواحید پیاوێکە، طبعا من لەبەرەوە نەبێ ئەیناسم بەخوا سێدانە ساڵە تەلەفۆنێکشم بۆی نەکردووە، هەر تەلەفۆنێک لە بینمانە نییە، هیچ پەیوەندیەک لە بینمانە نییە، بەس ئەو لە پیاوەتی خۆی جارجار بێتە ئێرە سەردانێک ئێرە ئەکا و ڕێزێکی احترامی مەلاکان ئەگرێ، لە پیاوەتی خۆی احترامی مەلاکان ئەگرێ. ئەنا وەکو پەیوەندی خۆی هیچ حزبێک نییە، منیش بە قەرار قەطعی لە ئیسەوە هەتا قیامەتیش هیچ حزبێنیم و تەوقیعیش بۆ هیچ حزبێک نام و قەناعەتم بە هیچ حزب و مەذهبێک نییە ئیلا ئیسلام نەبێ و کوردستانیش نەبێت. کوردستان لە دڵما خۆشەویستە. جا دکتۆریش تقریبا لەو شێوازانەتانێ، بەڵام ئەتوانی لە ڤیدۆکانیا قسە دەرکەیت و بیکەی بە دژی ئەو بۆ ئەوەی ئەم تەنها ئەم ڕەمزە یان چەند ڕەمزێک وەکو دکتۆر عەبدولواحید لەم کوردستانە خزمەتەکە ئەیانەوێ هەتا ئەوانەیشین کەن. حەسادەت خوا پەناوام بدە. لەسەر ئەمە ئافرەتێک مامۆسای زانکۆیە دوو جار تەلاق دراوە، ئەمە ئافرەتە شووی کردو دوو جار تەلاق داوە، خۆی مەسەلەیەکە گێڕێتەوە. ئەڵێ کاتی خۆی من دڵم بە خزمێکمانەوە بوو، دوای دووەم تەلاقم ئەڵێ حەزم کرد ئەو خزمەمان شووکەم، ئەو خزمەکەمان ژنێکی هەبوو، ژنەکەی بەینان زۆر زۆر خۆش بوو، بەڵام من لەگەڵ پورزایەکما لەگەڵ میمزایەکما موامەرەمان کرد کەوا ئەو ژنەی پێ بدەنێ تەلاقدانە، من شوو بکەمە کابرا پورزاکەشم دڵی زۆر زۆر بە ژنی ئەو پیاوە بوو بۆی ئەو بخوازێ. ئەڵێ دانیشتین موامەرەیەکمان دانا، ئەو پورزایم لەگەڵ خزمێکی تری خۆیە بوختیانێکیان بۆ ئەو ژنە هەڵبەست. ئەڵێ دوای ساڵێک بگرە و بەردە لە مەحکەمە تەلاقی دەکابرا بێ ئەوەی هیچ ڕاستیەک لە مەوزوعەکانە هەبێ. ئەڵێ سوبحان الله یەک ساڵی پێچوو ئەو ئافرەتە پیاوێکی خاوەن مەکانت و پلۆپایە هات خواستی، نەبووە قسمەتی کابرا کە حەزی لێ کرد بیخوازێ، ئەو خواستی و بردیتر نەشمانەتوانی هیچتر بڵێن چونکە پلۆپایە هەبوو. خزمەکەشمان ژنێکی تری هێنا، ئەوەی کە ئەم تەماحی بوو شووی پێ بکە، ئەو ژنێکی تری هێنا و ئەمی نەخواست. ئەڵێ بەڵام تۆڵەی خوا چاوەڕانی منی کرد. ئەڵێ یەک ساڵی پێچوو من تووشی سەرەتانی خوێن هاتم و پورزاکەم و شایەتەکەی تریشی هاوڕێ ئەڵێ لە ناو شوقەکەیانە تەزووی کارەبا دای لە یەکتری و هەردیان گڕیان گرت بوون بە زووخاڵ. خۆشەویستەکانم زۆر جار هەیە کەسانێکی لەخوا ناترسن و لەو عاقیبەتەی دنیا، ئەم هەر عاقیبەتی دنیا جگە لە قیامەتیش کە چاوەڕوانیانە لەو عاقیبەتەی ناترسن، زۆر جار درۆ بە دەمی خەڵکەوەکەن، بوختیان بۆ خەڵک هەڵەبەسن. ئەمە زۆرە لە ناو خەڵکا بەڕاستی. سعدی کوڕی ئەبی وەقاس شتێکی جوانمان بۆ گەڕێتەوە، ئەفەرمێ ئیمامی عومەر کردبوویە والی لەسەر کوفە، کردوویە محافظی کوفە. ئەڵێ خەڵکی کوفە ئیسە چۆنن ئاوا بوونە و خراوترش لەمەش خراوتر بوونە. ئەڵێ هەموو جارێ بە ئەوە نەشکات و ئەهاتن بەلای ئیمامی عومەر، ئەیان بابە سعد بەزەی وە فەقیر و هەژارانایە، عەدالەت ناکا، چی ناکا چی ناکە ئاوا. حتا یەکیان هەڵسیاوتی وەڵڵا نازانێ نوێژیشمان بۆ بکە، هەر نازانێ نوێژیش بکە. سعدی کوڕی ئەبی وەقاس عەشرەی مبەشەرە، ئەو دەکەسەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم مژدەی بەهەشتی پێیان داوە، سەحابەی پێغەمبەر صلی الله علیه و سلم نازانێ بەرنوێژیشمان بۆ بکە، حتا بەرنوێژیش نازانێ. هەڵێ ئیمامی عومەر ئەیزانی درۆکەن، ئەی بەس خۆ ئەبێتیش تۆ کە کاربەدەستی حتا کەسانێک ئەگەر درۆشی بکەن شکات بکەن ئەبێت تۆ دوایە بڕۆی تحقیقی بکەی. ئەڵێ ئیمامی عومەر وەفدێکی ناک بە کوفە تحقیق بکات لە مەوزوعەکان، ئەچوونە هەر شوێنێک وەصفی سعدی کوڕی ئەبی وەقاسیان ئەدایەوە، هەتا گەیشتنە مزگەوتێک لەوێ. ئەڵێ کابرایەک هەڵساوتی اللهم إذا سألتمونا فإنه كان لا يعدل في القضية ولا يقسم بالسوية ولا يسير بالسرية. ئەڵێ یەکێک هەڵساوتی ئەگەر پرسیار لە منەکەن واللهی برا ئەم سەعدە عەدالەت نییە لە دادگایە، عەدالەت ناکە،
و بە جوانی داهات و معاش تەوزیع ناکا بەسەر خەڵکیە و سریەش ناخاتە ڕێ بۆ جیهاد لە پێناوی خۆی ئێمە حەزەکەین بڕۆین بۆ جیهاد ئەو ئیمان بۆ ناکە ئەڵێ سەعد من هیچم بۆ نەوترا ئەڵێ تەنها ئەوە نەبوو توتم خوایە هەڵسامە پا وتم دەسم بەرز کرد و پەنجەم بەرز کردم خوایە ئەگەر ئەم کابرایە درۆ ئەکا خوایە ئەگەر ئەم کابرایە درۆ ئەکا درۆزنە بۆ خۆ هەڵنان ئەمە ئەکا یا ڕەبی هەردوو چاوی کوێرکەی یا ڕەبی فەقیریکەی يعني فقيريكي زور فقيريكي ماويكي زور لتمنيا يعني تمنيشي دريشكي وتوشي فتني بكي توشي اجاو فتني بكي الله والله يوم كابرا كوربو تمنيشي زور زور دريش بو تمني دريش بو الله اوندا بو تشاو كوريا بو تمن دريجي بيريا اتشور ريغاي كچان كلكاني ومانو انا هنا الروي اني بو انا بردسي بو كچان برد يعني لو تمن جات بياريكي 8 سالو بچێتە سەر جادە و ڕێگەوبان لەوێ بۆسێ و دەنگی کچان بیسێ هەردووشی چاوی کوێریشە دەنگی کچان بیسێ و پەلاماریان بدە ئەمە طبعا عیبەیەکی زۆر زۆر گەورەیە بەردەوام کەس و کاری خەڵک بابەت و بۆوا ئەکەی بۆوا شێت بووی ئەیوت هیچ بەخوا بەدەستی خۆم نییە ئەسابەتنی دەعوەت و سعد دوعاکەی سعد گیرا بووە لەسەرم هیچ بەدەست خۆم نییە جا ئەڵێن سعدی کوڕی ئەبی وەقاسێکێک بۆ لەو کەسانەی کە دوعای قبوڵ بووە خوا پەنامامدا توزی ئاگامان لە خۆمان بێ ئینسان بوختیان کردن و درۆکردن بەدەمی خەڵکەوە یەکێکە لە گەورەترین تاوانەکە و یەکێکی تر لەو تەطبیقاتانە و کۆتایی ئەو تەطبیقاتانەی ئەمڕۆ خۆشەویستەکانم کۆمەڵە خەڵکانێکی تر هەن ڕاگەیاندنکارن ئیشیان لە بواری ڕاگەیاندنایە خۆ پەنامامدا ئەمڕۆ وای پێ ئەتوانم بڵێم لە سەتان نەوەتی ئەو خەڵکە بۆتە ڕاگەیاندنکار گشتی بەهۆی فەیسبووکێکەوە نازانم ئەم فەیسبووکە بۆوە بەرەڵا بووە هەر کەسی هەڵەسێ و لە خۆی ئەخبار بڵاوەکاتەوە تەماشاکەن جاری وایە حادیسەیەک لە چەمچەماڵ ڕۆدا لە کەلار و کفری و کابرا نایناسێ لە دووهۆکەوە بگرە لە هەندەرانەوە لەسەری ئەنووسێ ڕسمی کابرا پیشانەدا ئەم کابرایە حەقی چیە وا ژنەکەی خۆی کوشتووە ئەترۆ بێ بزانێ ئەمە کاکە ژنەکەی خۆی کوشتووە حادیسەیە لەم پەردنیا ڕوئەدا تایە قسە ئەکات لە خۆیەوە بڕیار ئەدا لە خۆیەوە بۆتە قازی ئەبێتە مەحکەمە ئەبێتە کار بەدەست ئەبێتە خاوەند ئیتر هەر لە بچووکترین مەسائلە سەیرەکەی درۆ ئەم درۆوا بڵاو ئەبێتەوە طبعا هەر کەسێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی بەسە بۆ ئینسان بە درۆزن لە لای خوا ناوی دەرکا هەر شتێکی بیست یەکسەر بڵاوی کاتەوە هەر شتێکی بیست یەکسەر بڵاوی کات طبعا براینەوە گوناحێکی زۆر زۆر گەورەیە گوناحێکی زۆر زۆر گەورەیە تو هەر شتێک ببیسی بڵاوی بکەیتەوە خوای تعالی لە قورئانی پیرۆزە لە سوورەتی حجوراتە لە ئاەتی 6 خوای تعالی أمر كاتم منه توي همو مسلمان فرمي يا أيها الذين آمنوا تو يما إيمان دارني من خوا أبا إيمان الله بهمو مان الله من يدرناك أو توشي يدرناك يا أيها الذين آمنوا إذا جاءكم فاسق بنبأ فتبينوا في غمري خوا صلى الله عليه وسلم زلامك يناد بو ورقرتني الزكاة لقومه تومس أمزم أم كابرا لكاتي بر لإسلامه كي شيء لقل أو قومها يقول لهم قصة بقرن کابرایەک پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ناردی بۆ زەکات و تی بڕۆ زەکاتی 10 زەنگ نەوەرگرە 10 زەنگ لە شوێنێکە ئاژیان بۆ نمونە هێنمەوە لە شوێنێکە ئاژیان بڕی ئاوایان هەبوو زەکاتەکەیان حازر کردبوو بۆ پێغەمبەری خوا بینێرن فەرمووی بڕۆ وەریگرە تومەز ئەم کابرایە کێشەی هەیە لەگەڵیانە کێشەی عەشایری لە بینیانە بۆ بەر لە ئیسلام ئەم زەلامە نەیوت من کێشەمەیە با من نەچم خۆی هەڵقورتان و ڕۆشت کە ڕۆشت نزیک بوویەوە سەیری کرد خەڵق قەرەباڵغە و بەیانیانێکی زوو بوو سەیری کرد قەرەباڵغ ئەمانەوتی بۆ خۆی ئەمانم ئەزانن من هاتمە موئامەرەکەن من بکوژن ئیتر بە هەڵەداوان هاتەوە وتی ئەی پێغەمبەری خوا فریاکە وتی چێ وتی کاکە نەکەر زەکاتەکەیان پێم نەدا ئەگەر بەدەستیان بکەوتایان لەتمیان لەکرد پێغەمبەری خوای صلی الله علیه و سلم ئیمامی عەلی و کۆمەڵێک لە سەحابەکانی نات بڕۆن تەئکید لە مەوزوعەکەکەن وتی يعني جو بقرن جارك عن نوجي بياني بزان آية باغدن أم جابتشن بزان وضعك تشيه كنزيك وبونا وخوان يعني هنكر تاني نوجي بياني باني بياني سيراك الباني عنده دواي بانك تماشان كان خلق همو بو مزقوت الروح هاتنا ولا مزقوتو المهم تشيش تنقات شو متيان كاكا أو إيو بو چند روجة تأخير بوا نان زكاتك ور بقرن يما چند روجة زكاة من حاضر كردوه بو پیغمبری خواه بینیرید جا خواه تعالی ما آياتي دابزان كورا اي هاوار خلقينا كردينا مسلمانينا كورا زوانتان بقرن كورا نوسيني سر فيسبوك هاد درويه اگر درو او كا يكسر بلاوي مكره والله براينا من حتى خبري مردنيش ابي سم
حتا خبری مردنی کەسێک ئەبیسم ناوێرم کۆمنتێکی بۆکم جاری وایە حتا لە چەند شوێن نەیبیسمەوە یعنی بۆ یەکسەر بڵاوی کەیتەوە یەکسەر ئەم درۆیە جاری واشێ بڕێک شەقیتە سەری ئێ لەخوا ناترسی ئەی ناڵی خوایەکەیە لە ئاسمان و هەموو شتێک ئەزانێ محاسبە مەکان لەسەر ورد و درشتی هەموو مەوزوعێک جاری وایە هەتا بە مەسەلەکە لەگەڵ ئارەزوو تشا بگونجێ جاری وایە درۆیەکە بۆ دش بە دەسڵات درۆیەکە دش بە دەسڵات ئەیکەی ئێ بەس خۆ دەسڵات حەڵاڵ نییە تۆ بە کەیفی خۆت قسەی پێ بکەی لەو شتەی کە زوڵمەکە ئەگەر بۆت کرا نەسیحەتیکە لە نزیکەوە بۆ تیش نەکرا ئەتوانی بێژی ئەوە زوڵمە و لەوە زیاتر خۆ نابێ درۆ بخەیتە بانی لەبەرەوەی تۆ قینت هاي لە حزبێکی تراوەتێ ئەم دەسڵاتە لەناو بدەیت مەرج نییە دەسڵات هەموو کارەکانی خراپ بێ مەرج نییە ئەوەی بەرامبەرت لە هەموو شتێکا خراپ بێ ئەم سیفەتە ناشرینانە لەناو ملەتی ئێمە لە ژێر ئەم قاعیدەیە جێ ئەبێتەوە بۆ ئەوەی خۆمان پەروەردەکەین ماڵ و مناڵمان پەروەردەکەین ئاگامان لەم قاعیدەیە بێ وقد خاب من افترى وقد خاب من افترى بەڕاستی ئەوانەی درۆکن دۆڕان یا ڕەبی خوای ڕەحمان پێ بکەی هدایەتمان بدەی نوری مان بخەیتە دڵەکانمانەوە موفقمان بکەی سەرکەوتومان بکەی دوورمان بخەیتەوە لە هەموو بەڵاو مصیبەتێک یا ڕەبی خوای کوردستان لە هەموو بەڵاو مصیبەتێک بە دوور بگری یا ڕەبی کاربەدەستانی صالح و دادپەروەر بکەی عادلیان بکەی ڕازگۆیان بکەی یا ڕەبی ئەم ملەتە بەرەوە باشە ببەی شیفای نەخۆشەکانمان بدەی خوایە یا ڕەبی خوایە نەخۆشێکی زۆر داوای دوعای خێری لێکردوین یا ڕەبی خوایە شیفایان بدەی یا الله یا شافی خوای ڕەحم بە مردوەکانمان بکەی یا ڕەبی خوایە بخاتن ناوە جوانەکانی خۆت خەڵکانێک هەیە محتاجن احتیاجیانەیە گەنجانێکەیە بێکارن خوای ڕەحمیان پێ بکەی یا ڕەبی کاریان بۆ ئاسان بکەی یا ڕەبی ژیانێکی بەختەوەریان بەنسیب بکەی یا ڕەب العالەمین یا ڕەبی ماڵ و مناڵمان ساڵح بکەی خێزانەکانمان ساڵح بکەی یا ڕەبی کوردستان لە هەموو بەڵاو مصیبەتێک بە دوور بگری خۆشی و هەرزانی تا بەرقەرار بکەی ناخۆشی و قات و قڕی لەم وڵاتە بە دوور بگری ئامین ئامین یا ڕەب العالەمین